سڵاو من ئامان نەزمەدینم لە بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵتانم. بەرنامەی باسی ڕۆژ ئێمڕۆمان لە دوو تەوەر پێکهاتووە. لە تەوەری یەکەمی بەرنامەکە باس لە ڕەوشی پێشمەرگە و دوایین گۆڕانکاریەکانەکەین. لە تەوەری دووەمی بەرنامەکەش گفتوگۆ لەسەر بڕیاری تاپۆکردنی خان و زەوی لەسەر هاوڵاتیانی بیانی و عارەب لە پارێزگای سلێمانی و لێکەوتەکانی دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکە گفتوگۆی ئەو بابەتەی کە پەیوەندیان بە پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە و گۆڕانکاریەکانی بەرەکانی جەنگ لەگەڵ بەڕێز جەباریاوەرە میداری گشتی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستانەکەین. کاک جەبار ئەم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی باسی ڕۆژ. ئەمڕۆ ئامارێکتان بڵاو کردوتەوە لەسەر دوایین ئاماری با بڵێن شەهیدان و برینداران و ونبوانی پێشمەرگە لە شەڕی دژە تیرۆردا یان شەڕی داعش. ینی لەسەر ئەو ئامارە من تێبینیەکەم لەسەر ژمارەی ونبوان هەیە کە وا ناویان هاتووە کە ژمارەیان 62 پێشمەرگەیە. تا ئێستا ئەمانە پشت ڕاست نەبووەتەوە کە ئایا دیلن یان بێسەر و شوێنن. ژیان باش دیارە و ئامارەی کە بڵاومان کردەوە دوێنی ئەوە بۆ ڕاستکردنەوەی ئامارێکە کە لەلایەن سای تەلەڤیزیۆن بڵاو کراوە بەبێ ئەوەی پەیوەندی بە ئێمە و کەن دیارە هەڵەیەکی زۆر لە ئامارەکان بوو و بۆ زانینتانەوە ئامارە هی 5-6 بوو. ئەمڕۆ ئامارێکی نوێ چونکە هەفتانە ئەو ئامارە ئاگۆڕێ ئەمڕۆ ئامارێکی نوێ هەبووە. ئاماری ئەمڕۆ ژمارەی شەهیدان 1471 شەهیدە، ژمارەی برینداران 8635 بریندارە، ژمارەی ونبووەکان 62 ون بووە. ئێمە بۆ پێیان دەڵێن ون بوو، ینی لەبەرچی چونکە هێشتا ئێمە ینی بە 100% نازانین ئایا کە لە ژیاندا ماون ئەو لە ژیاندا نەماون یان لە کاتی شەڕەکاندا شەهید بوو بن. ینی ئەوەیە کە ئێمە ئومێد دەکەین و دوعا دەکەین لەم ڕۆژی ڕەمەزانەدا کە هەمویان لە ژیاندا مابن هەر 62کە و بە بەردەوامی ئێمە لە هەوڵی سۆراخکردنیان داین کە ئایا ئەگەر مابن لە چ شۆنێکن بۆ ئەوەی کە پلان هەبێ بۆ ڕزگارکردنیان. لەبەر ئەوەیە ناوێن ئەنەین ون بوو چونکە زانیاری وردمان لەسەریان نییە، بەس لای ئێمە ونن تاکو ئێستا. زۆر باش. چەند ڕۆژێک پێش ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان لە پەیامێکدا ڕاگەیاند لەبارەی چاکسازیەکانەوە کە یەکێک لە بەرگەکان باس لەوە ئەکات کە چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە شاکرێت و لیژنەیەکیش بۆ مەبەستە پێکێنراوە. ئەکرێت پێمان بڵێ و چاکسازیانی وەزارەتی پێشمەرگە چ بوارێکە گرێتەوە؟ دیارە پرۆژەی چاکسازی لە سەرتاسەری حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی گشتگیرە و لەسەر بڕیاری سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان دەست کراوە بە چاکسازیکردن لە گشت بوارەکاندا و لە گشت وزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا و یەکێک لەو وەزارەتانە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانە. بێگومانی ئێمە بە پێی ئەو ڕێنمایانەوە ئەو فەرمانانی کە بۆمان هاتووە دەستمان کردووە بە پلاندا ڕشتن بۆ چاکسازی لە گشت ئەو بوارانەی پەیوەندیدارن بە وەزارەتی پێشمەرگە. ئەوەی پەیوەندی بە میلاکی گشتیەوە هەیە، ئەوەی پەیوەندی بە خانەنشینان و کەمەندامانەوە هەیە، ئەوەی پەیوەندی بە خەرج و خەرجی گشتیەوە هەیە، ئەوەی پەیوەندی بە ڕێنمایە گشتەکان هەیە. تەنانەت لژنەشمان هەیە بۆ پێداچوونەوە بە یاساکانی وەزارەتی پێشمەرگە و لە دوا ڕۆژدا ئینشاءالله کە پەرلەمان تەفعیل کرایەوە کە پێشکەش بە پەرلەمانی کوردستان بکرێت بۆ هەموارکردن. بەڵێ لژنەیەکی سەرەکیش لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا دروست بووە کە دامەزراوە. ئەو لژنەیە 3 نوێنەری وەزارەتی پێشمەرگەی تێدایە، نوێنەریکان لێپرسراوی فەرمانگەی یاسایی وەزارەتی پێشمەرگەیە، نوێنەری دووەمیان لە بەڕێوەبەرایەتی گرێبەستەکانی وەزارەتی پێشمەرگەیە کە جێگیری بەڕێوەبەرە و نوێنەری سێهەمیان لە فەرمانگەی چاودێری دارایی وەزارەتی پێشمەرگەیە. جگەل لەو سێ نوێنەری تریش لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە لە زمنی ئەو لژنەن و ئەو لژنە لەلایەن بەڕێز کاک دکتۆر فواد و سەرپەرشتی ئەکرێ و ئەوان بەردەوامن لە کار و کارەکانی خۆیان بۆ بەدواداچوون بۆ گشت ئەو بابەتانی کە پەیوەندیدارن بە وەزارەتی پێشمەرگە لە بواری چاکسازیکردنی گشتیدا.
زۆر باشە. چەند بابەتێک هەیە کە جەباریان ئەمانوێت لەگەڵ بەڕێسانە گفتوگوی لەسەر بکەین بابەتی و هاوکاریەی کە حکوومەتی ئەمریکا ماوەکانی ڕابردوو بڕیاری لەسەرا بۆ وەزارەتی پێشمەرگەی بنێرێت یان بۆ پێشمەرگەی هەرێمی کوردستانی بنێرێت. چۆن تەعامل لەگەڵ ئەو هاوکاریە ئەکرێت، یعنی تا ئێستا ڕوون نییە هەرۆکو پەرلەمانتارێکی شانی قسەی لەسەر کردوواڵەیە تا ئێستا ڕوون نییە وەزارەتی پێشمەرگە چۆن تەعامل لەگەڵ ئەم پارەیە کات یان ئەم پارەیە چۆن سەرفەکات. لای ئێمە ڕوونە مەسلەی مامەڵەکردن لەگەڵ ئەو هاوکاریانەی کە بڕیار لەسەر دراوە و ئێمە بانگهێشتی ئەو بە برابەڕێزەی ئەندامی پەرلەمان دەکەین لەگەڵ هەموو ئەندامانی پەرلەمانی تر کە ئەگەر هەر پرسیارێکیان هەیە لەبارەی ئەو یارمەتی هاوکاریە یان هەر پرسیارێکیان هەبێ دەربارەی هەر بابەتێک لە وەزارەتی پێشمەرگە بەر لەوەی هیچ لێدوانێک بدەن بۆ ئەوەی نەکەونە هاڵەوە پەیوەندی بە وەزارەتی پێشمەرگە و بکەین بۆی وەڵامی ڕاست و دروستیان بدەین و ئێمە ئامادەین چ بنووسین کە ئەوان لە ڕێگای دام و دەستگاکانی پەرلەمانەوە بۆمان ڕەوانە دەکەنەوەی وەڵامیان نەدەینەوە وەڵامی پرسیارەکانیان نەدەنەوە چ ڕاستەوە خۆ زۆر جار هەیە کە پەیوەندیەکەن بە ڕێگای تەلیفۆنەوە یان جار هەیە کە کۆبنەوەمانە بێ لەگەڵ ئەندامانی بەتایبەتی لیژنەی پێشمەرگە و لیژنەی شەهیدان بەنسبەت ئەو هاوکاریانە هاوکاریەکان معلومن ژمارەکانیان چەندە دیارە هاوکاری گەورە کە بڕیای لەسەر دراوە لەلایەن حکوومەتی ئەمریکاوە کە تەرخان کراوە بۆ موچە ئەوە بۆ موچەی هێزەکانی پێشمەرگە 450 میلیۆن دلارە ئەو 450 میلیۆن دلارە چۆن سەرفەکری و چۆن ئەدرێ بە موچەی هێزی پێشمەرگە ئەوە تیمێکی تایبەتی ئەمریکا هاتووە بۆ هەرێمی کوردستان بەیانی ئێمە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەیەکمان هەیە لەگەڵ ئەو تیمە بە ئامادەبوونی بەڕێز جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ گفتوگۆکردن دەربارەی چۆنیەتی یعنی دادەشتنی میکانزمی دابشکردنی موچەی مانگانە لەو 450 میلیۆن دلارە بڕی دووەمی ئەو پارەیە کە دانراوە بۆ هێزەکانی پێشمەرگە 65 میلیۆن دلارە ئەو 65 میلیۆن دلارە ئەدرێ بە خواردن و سوتەمەنی بۆ هێزەکانی پێشمەرگە بڕی سێهەمی 30 میلیۆن دلارە ئەو 30 میلیۆن دلارە ئەوە تەرخان کراوە بۆ مەشق پێکردنی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ کڕینی بڵێن ئەدەواتی احتیاطی ینی ئەدەواتی یەدەک بۆ ئەو ئۆتۆمبیل و ئەو ئامێرە سەربازیانەی کە لە وەزارەتی پێشمەرگە هەیە و ئەوانەی کە لەلایەن ئەمریکاوە بەخشراوە بە ئەو دوو لیوای تایبەتەی کە ئێستا مەشق پێکری و ئەو چەکانەوە دەگرێکە لیوای یەکە و لیوای دووە دیارە ئەوان کۆمەڵێکی ئامێری گواستنەوەیان هەیە کۆمەڵێکی ئێمڕابسی سەربازیان هەیە کۆمەڵێکی هەمەڕیان هەیە لەبەرەوەی ئەوە دانراوە بۆ کڕینی ئەدەواتی احتیاطی بۆ چاکردنەوەی هەم ئەو ئامێرانە هەم ئەو ئامێرانی کە لە وەزارەتی پێشمەرگە ئێستا هەن و پێویستیان بە چاکردنەوە هەیە هەموو ئەو بڕەپارانەی کە دیاری کراوە چ 450 میلیۆن دلارەکە چ 65 میلیۆن دلارەکە چ 30 میلیۆن دلارەکە لەلایەن لیژنەی تایبەتی هێزەکانی ئەمریکایان حکوومەتی ئەمریکا خۆی ڕاستەوخۆ سەرپەرشتی میکانزم و پرۆسەی خەرجکردن و سەرفکردنی ئەو پارەیە بە هاوکاری بێگومان بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پێشمەرگە باش ئەنیوەنە ئێمەش ئاگاداربین وەزارەتی پێشمەرگە بڕێک پارەی تەقەمەنی و کەلوپەل و ینی خواردن قەرزارەیی کۆمپانیا ناوخۆیەکان ئەو چۆن تەعاملی لەگەڵاکەنیەوە دیارە ئێمە کۆمەڵێکی بڵێ لەم قەیرانە ئابوووریە ئێمە کۆمەڵێکی قەرزی پێشتری کۆمپانیەکانمان لەسەر بۆ هەر تەقەمەنی نەبوو بەڵکو هەندێک قەرزی کۆمپانیایی بڵێن ئەوانەی کاریان کردو لە بواری سەنگەرسازی لە وەزارەتی پێشمەرگە هەندێک کۆمپانیا کە کەلوپەری تایبەتی بە وەزارەی پێشمەرگەی کڕەوەی پێویستی جلوبەرگیان پێویستی یان ئەو تەقەمەنیانەی کە ماوەیەک تەقەمەنی نەهات لەلایەن هاوپەیمانانەوە نزیکەی 6 مانگێک تا 8 مانگێک شەڕەکانش گەرم بوو لە بەرەکانی شەڕ لە بەرەوەی هەندێک تەقەمەنی لەلایەن وەزارەتی پێشمەرگە کڕاوە جگەل لەوەش هەندێک سەرفی تری کە پەیوەندیدارە بە خەرجی بریندارەکانیان یان ئەو یارمەتیەی کە ئەدرێ بە کەسوکاری سەربەزی شەیدانی نەمر یان بریندارە قارەمانەکانی وەزارەت کە ئەوانش نەدراون ئەمە کۆمەڵێکی قەرزە بەیەکەوە پاکێجێکە بەیەکەوە ئێمە بە نووسرا و ئاراستەمان کردو بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران چاوەڕێ ئەوەین ئەگەر سیستەمی دابشکردنی موچە لەلایەن
ئەو پارەیە کە دێت لایەن حکوومەتی ئەمریکا و 415 میلیۆن دلارەکە کە بدرێ ئەو کاتە لە بری ئەوەی حکوومەتی هەرێم ئەو پارەیە کە تەرخانەکە بۆ بڵێن موچە ئەتوانین قەرزەکانی پێ بدەینەوە کە هین ئەو بەڕێزانەی کە خاوەن کۆمپانیان یان ئەو لایەنانەی یان ئەو کەسوکاری سەربەرزی شەهیدان یان ئەوانەی بریندارەکانیان چارەسەرکردنی بریندارەکە. باش لە بابەتی ئاوی خواردنەوە یانیەوە وەکو بابەتێک کە زۆرێک لە میحوارەکانەوە ینی گلەیان لەوە هەیە کە و ئاوی خواردنەوەی لەم وەرزی هاوینە دابینەکرێت بۆیان ئاوێکە سەرڕای ئەوەی گەرمە زۆر جار شایانی خواردنەوەش نییە. ینی بۆچی نەتوانراوە بابەتی ئاو خواردنەوەی ئایان ئاوی خواردنەوە بۆ پێشمەرگەکان ئەگەر چی بابەتەکە بە گشتگیریش نییە بەڵام لە هەندێک لە میحوارەکانم کێشەی هەیە بۆچی نەتوانراوم کێشەیە چارەسەر کرێت؟ ئێمە پێش ئەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە ئێمە دیارە سوپاس و پێزانینێکی یەکجار زۆر گەورەمان هەیە بۆ هەموو ئەو پێشمەرگانە بۆ هەموو هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی تری پاراستنی هەرێم چه هێزەکانی بەرگری فریاکەوتن هێزەکانی زێرەبانی خۆبەخشەکان هێزەکانی ئاسایش هێزەکانی پۆلیس هێزەکانی پۆلیسی سنوور هەموو ئەو هێزانێک کە ئێستا لە بەرەی شەڕدان بە درێژایی ئەوە 1000 کیلومترە کە سەرەڕای گەرما و سەرەڕای ئێستا مانگی ڕەمەزانە کە زۆربیان بە ڕۆژوون کە خوا لیان قبول کە بەڵێ هەندێک لێوگازندەمان بۆ دێت لە هەندێک ناوچەکە بەفر نەکراوە بۆ هێزەکانی پێشمەرگەکە ئاوی ساردیان هەبێیان زۆر جار هەیە چونکە ئاو ئەجێزرێتەوە بەهۆی تانکەرەوە بۆ ئەو ناوچانە بە تایبەتی دوورن چونکە هیچ سیستەمێکی ئاو نییە لەو ناوچانەکە ئاویان بدرێتێ کە ئاوەکەیان بڵێن باش نییە بۆ خواردنەوە. ئێمە لەو بارەوە لێکۆڵینەوە مان کردووە و ئومێد بەخوا هەوڵ ئەدەین لەگەڵ وەزارەی دارایی و لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ مەسەلەی چووکەوە هەموو پێویستی بە پارەیە دابینکردنی پارەیە و ئێمە وەکوتمان لە قەیرانین ئێستا کێشەی پارەی بەردەستمان هەیە پارەی پێویستەکانمان هەیە بۆ هێزەکانی پێشمەرگە بۆ کاری ڕۆژانە چونکە تا ئێستا زیاتر موچە دابین دەکرێت هەوڵ ئەدرێت لەن حکوومەت هەرێمە موچە دابین بکرێت لەبەرەوەی ئێمە هەوڵ ئەدەین بە هەموو توانە ئەو کێشانە چارەسەر بکەین جارێکی تر سوپاس و پێزانینمان هەیە دەستخۆشی ئەەکەین لە هەموو ئەو پێشمەرگە و ئەو هێزانی پێشمەرگە و ئەو هێزانی ترکە لە بڵێن لە هێڵەکانی بەرگرین و بەرگری لە هەرێمی کوردستان دەکەین بێگومانش لە مانگی ڕەمەزانە سڵاو و ڕێز ئەنێرین بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان سەر ڕێز نەوازش بۆ هەموو شەهیدانی شەڕی تیرۆر و هەموو شەهیدانی کوردستان دانەوێنین هیوادارین بۆ کە بریندارەکانمان بە زووترین کات چارەسەر بکرێن و بگەڕێنەوە بۆ ناو یەکەکان و ناو ماڵ و منداڵی خۆیان. زۆر باشە ینی ماوەکانی پێشتر هاوڵاتیان بە شێوەیەکی چڕوپڕ هاوکاری هێزەکانی پێشمەرگەی کوردستانیان نەکرد دەگەرچی قەیرانەکە تا ڕادەیەک ئەم هاوکاریانەی کەم کردوتەوە بەڵام ئێساش خەڵک هەر بەردەوامە لە گەیاندنی هاوکاریەکان بەڵام زۆر جارگلەیەوە ئەکرێتەوە هاوکاریانە بە شێوەیەکی یەکسان بەسەر میحوارەکانە دابەش ناکرێت یعنی ئەوترێت ئەگەر ناوەندێکی دابشکردنی ئەو کەلوپەل و هاوکاریانە هەبوایە دەکرا باشتر و بە یەکسانی بەسەر میحوارەکانە دابش بکرێت. ئێوە وەکو وەزارەتی پێشمەرگە بۆچی هەوڵەکی لەم شێوەیەتان نەیە ئەگەر بە ڕێکخراوێکی مەدەنیش گویان کارە بکرایە؟ بەڵێ ئێمە سوپاسی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین بە گشتی بە لە یەکەمین ڕۆژ دەستپێکردنی شەڕی دژی تیرۆر دژی داعش هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هەموو تواناوە هەوڵیان داوە و کاریان کردووە بۆ پشتیوانیکردنی برا پێشمەرگەکان و براکانی تریە لە هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان لە شەڕیان دژی داعش هیوایە خواردنی بردووە هیوایە جلوبەرگی بردووە هیوایە دەرمانی بردووە هیوایە پێویستی تری بردووە بۆ هێزەکانی پێشمەرگە بەڵام کێشەکە لەوەدایە چونکە بەرەی شەڕ زۆر فراوانە نزیکەی 1000 کیلومتر زیاترە و ناوچەکان جیابەجیا یعنی بڕیارێکی شخصیە لەلایەن ئەو برابەڕێزانەی کە یان مەسەڵەن گوندێک بە کاملی بە هەمووی دێت خواردن ئامادە ئەکا و ئەیبا بۆ ناوچەیەکی نزیک خۆی شەڕگەیەکی نزیک خۆی یان برا دۆڵەمەندێک خاوەن کۆمپانیەک بڕیارەدا جلوبەرگ بکڕێیان کۆمەکێک بنێرێ و ئەو بەخۆی لە ناوچەیەکە ئەوێ بینێری بۆ ئەو ناوچەیەکە نزیک خۆیەتی لە شەڕ لەبەر ئەوەی نەتوانراوە بە شێوازێکی سیستماتیک یعنی بتوانین ئیجباری ئەو کەسانە بکەین کە هاوکاری و
پشتیوانی هێزەکانی پێشمەرگە بکەین بڵێن ئللا ئەبێ بێت تەسلیمی ئەو ناوەندە بکرێ ئەمجە دوای بنێنرێ بۆ ئەشۆنە مەسەرەن نمونە زۆر جوار هەیە خواردنی ئامادەکراوە چۆن ئەتوانی تو خواردنی ئامادەکراو کە خۆی بۆ نیوەڕۆ یان بۆ جەمی ئێوارەی ئامادە کردووە پێ بڵێ ئەبێ بێ ئللا پەیوەندی بۆ ناوەندە بکەی ئەمجابی بی بۆ ئەو شوۆنێکە لەبەر ئەوەیە شێوازەکەی وایە ینی بەرەی شەڕ فراوان بووە بڵێ هاوکاریەکان هەمە جۆر بووە و لە کوتوپڕا بووە و لە ناوچە جیاجاکان بووە نەتوانراوە بە شێوازێکی وا ئێمە کۆنتترۆلی بخینە سەر ئەو هاوکاریانە بەڵکو ئێمە پێمان خۆش بووە خەڵک خۆی هیممەت بکە و خۆی بڕوە لە هەموو ناوچەیەک بڕوە پشتیوانی و هاوکاری و یارمەتی برا پێشبەرەکان و هێزە چەکدارەکانی تر بدە لە ناوچەکان. لە قسەکانی پێشتر تا باسی لەوەکە کە ماوەی 6 مانگە هاوپەیمانان هیچ بڕە هاوکاریەکیان بۆ هەرێمی کوردستان یان با بڵێن هیچ بڕە کەلوپەل و تەقەمەنی و چەشێکیان بۆ هەرێمی کوردستان نەناردووە. ینی بڕیارە بەم نزیکانە وڵاتی فەڕەنسا کاروانێک بە هەڵە با بڵاو نەبێتەوە لە بڵێن لە زمانی بەڕێستەوە یان لە زمانی منە من وتم لە ئێستا نا لە پارەکە ینی لە ساڵی 2015 لە ماوەیەکدا چەک و تەقەمەنیمان بواد ئەو کاتە بۆمان نات ئەو کاتە ئێمە چەند جارێک داوامان کرد لە هاوپەیمانان و لێدوانی جاجادرا لەلایەن هەموو ناوەندەکانی هەرێمی کوردستان کە ماوەیەکە چەک و تەقەمەنی نایە سەرڕای بوونی شەڕی گەرم لەو کاتەدا بوو لە ئێستادا نییە بەڵکو لە ئێستا بە بەردەوامی چەک و تەقەمەنی دەگات هەرێمی کوردستان. باشە بڕیارە بەم نزیکانە وڵاتی فەڕەنسا کاروانێک لە کەلوپەل و چەک و تەقەمەنی بنێرێت تەکرێت زانی بڕی ئەو بڕ و جۆری ئەو چەکانە چین و چۆنە ینی ئەوە لە خواست و داواکاری وەزارەتی پێشمەرگەیە. دیارە بە سوپاسەوە بڵێن وەزارەتی بەرگری فەڕەنسا و پاشەوەی کە چەند جارێک لێپسراوی باڵایان سەردانی هەرێمی کوردستانیان کرد بڕیاریان داوە هەندێک کۆمەک و چەک و تەقەمەنی ینی بنێنن بۆ هەرێمی کوردستان بڕیار وایە بەیانی بگاتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و داواشیان کردووە لە هۆکارەکانی ڕاگەیاندن لەلایەن قونسڵی فەڕەنسیەوە کە ئەوانش ئامادە بن بۆ ئەو کاتەی کە ئەو چەک و تەقەمەنیانە دێ دیارە ئێمە وەکو ئاسایشێکی پاراستنی نهێنی ئاسایشێکی هەم وەزارەتی پێشمەرگە دەربارەی ئەو بابەتانە هەم بەنسبەت ئاسایشی نەتەوەی ئێمە ئەو شتانە بڵاو ناکەینەوە کە چه جۆرێکن دێن و چەندن و بڕەکەیان چەندە بەڵام کۆمەکێکی باشە و وەکو باسم کرد کۆمەکەکە پەیوەندی هەندێکی بە تەقەمەنی چەکی فەڕەنسیەوە کە پێشتر چەکی دۆشکایی 20 ملیمەکە بۆمان هاتووە دێت لەگەڵ کۆمەڵێکی کەلوپەل و هەندێک پێویستیکی ترە کە وەکوتم سوپاسی هەموو وەزارەتی بەرگری و حکوومەتی فەڕەنساکەین لەسەر نردنی ئەو کۆمەکە و چاوەڕێیەکەین ئەو کۆمەکانە هەم لە فەڕەنسا و هەم لە هەموو وڵاتانی تری دنیادا بەردەوام بێ هەتاکو بتوانین بە باشترین شێوە ئێمە شەڕی دژی داعش بکەین چونکە هیچ سەرچاوەیەکی تری چەک و تەقەمەنیمان نییە نە لە عێراقەوە بەمان دێ نە ئیمکانیەتی کڕینی چەک و تەقەمەنیمان هەیە لە بەرقەیرانی ئابووری لەبەرەوەیە ئێمەش بەشێکن لە شەڕی دژی تیرۆر و ئەوە شەڕێکی جیهانیە لەبەرەوەیە ئەو وڵاتانە ئەبێ بیر لەوە بکەن چەکی باشتر و چەکی زیاتر و تەقەمەنی زیاتر بۆ هەرێمی کوردستان و بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بنێن. لە ماوەکانی ڕابردووە هەرێمی کوردستان بڕیاری یابوو بە درێژایی یعنی وەکەوەی بڵاو کرایەوە بە درێژایی 1050 کیلۆمەتر خەندەقێک بە سنوور لەو سنوورانە دروست بکات کە شەڕی داعشی تێدایە هەتا ئەگاتە خانەقین. بەڵام لەم ماوانە ینی ماوەکانی ڕابردووە وڵای حکوومەتی عێراقی جۆرێک لە ناڕەزایی بەرامبەر بەو خەندەقە دەربڕی و ئێستا ئەو خەندەقە وەکوەوترێت لە خورماتوو ڕاگیراوە و کاری تێدا ناکرێت. هۆکارەکەی ناڕەزایی حکوومەتی عێراق و فشارە یان نەخێر هۆکارێکی تری هەیە. دیارە لێکدانەوەی زۆر هەڵە کرابوو بۆ مەسلەی ئەو خەندەقە بە تایبەتی لەلایەن هەندێک بڵێن هۆکاری ڕاگەیاندنەوە یان لەلایەن هەندێک ئەندامی پەرلەمانەوە لە حکوومەتی فیدراڵی عێراقیان هەندێک لایەنی سیاسیەوە و کراو بوو ینی پەیوەست کرابوو بە مەبەستێکی سیاسی. دیارە لێدانی ئەو خەندەقە هیچ مەبەستێکی سیاسی تێدا نییە و ئەو خەندەقە
سنووری جوگرافی هەرێمی کوردستان یان سنووری ئیداری هەرێمی کوردستان نییە وەکو چۆن دیارییان کردو کە گوایە ئەمە سنووری هەرێمی کوردستانەوەیە و هەرێمی کوردستان یانوێ ئێعلانی دەوڵەت بکەن لەبەرەوە بە خەندەق سنوورەکەی خۆیان جیاکەنەوە و خەندەق سنووری دەوڵەتان دیاری ناکات چونکە ئێمە ئەو خەندەقەی کە لەو کاتە دەستمان کرد بە لێدانی هێشتا سنووری بڵێن کوردستان نەبووە ناوچە کوردستانەکان نەبووە هەندێکیان لەو خەندەقانە هێشتا لەم لای سنووری ناوچە کوردستانەکان بووە بەڵام خەندەق لێدانەکە بۆ مەبەستی پاراستنی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی پاراستنی هەرێم بووە لە ئۆتۆمبیلە بۆ مۆمڕێژکراوەکانی داعش یان لە خۆکوژەکانی داعش بووە چونکە بەڕاستی ئێمە لە بەرەیەکی یەکجار دوور و درێژ شەڕمان کردووە یعنی بەرەی ئێمە بەرەیەکی 1000 کیلۆمەتریە لە هەندی وڵاتی دنیا کە سنوورەکانی زۆر کەمترە بەڵام ئەو وڵاتانە چوونە دیواری کۆنکرێتیان دروست کردووە جگە لە دیواری تەلبەندی کە کەهرەبای لەسرە دروست کراوە یعنی وەکو مەسەلەن وڵاتی سعودیە کە دروستی کردبوو یان وڵاتانی تری دنیا مەسەن زۆر جار هەیە کە دروستی یەکەن بەڵام ئێمە ئەو 1000 کیلۆمەتری کە شەڕمان تیا کردووە لەبەرەوەیە بتوانین هێزەکانمان بپارێزین لە هەندێک ناوچە مەسەلەن گردی هۆکاری ڕاگرتنەکەی چیە بۆ پاراستنی و ناوچەوە هەندێک شۆن خۆڵ هەڵدڕابووە بەڵێ هۆکاری ڕاگرتنەکەی پەیوەندیدارە بە مەسلەی نەبوونی پارە خەیرانی ئابووری چونکە مەسلەی لێدانی خەندەق پێویستی بە ئامێری هەڵکردنی خەندەقەکانە و ئەوە پارەی تێچێمە لەلایەن کۆمپانیەکانەوە جێبەجێەکەین چۆن ئێستا بە سەتان مەشروعی هەرێمی کوردستان وەستاوە ئەوانش بە هەمان شێوەش ئەو کارانە وەستان چونکە پارەمان نییە بدەین بە خاوەن کۆمپانیەکان بۆ بەردەوام بوون لەو کارانە و ئێمە زۆربەی ئەو خەندەقانە کە لێمانداوە لە ناوچەیەکی دەشتاییە لە ناوچە دەشتایەکان زۆر زەحمەتە تۆ بە سەتان کیلۆمەتر پێشمەرگە ڕیزکەی بۆ ئەوەیە کە ناوچەکە بپارێزی ناچار چێ ئەەکەی تۆ یان خەندەق لێدەی بۆ ڕێگیری بکەی لە دزەکردنی هێزەکانی تیرۆرستان بە تۆمبیلیان بە کەس جگەل لەوەش لە خەندەقەکان گرد دروست دەکرێت لەسەر گردەکان ئەتوانی بڵێن چاودێری پانتاییکی زۆر بکەی بۆ ناوچەکان بۆ دزەنەکردنی ئەمە کارێکی سەربازیە پەیوەندیدارە بە کارێکی سەربازی هیچ پەیوەندیدار نییە بە مەسلەی دیاریکردنی سنووری هەرێمی کوردستان بۆ زانینی زیاتر هەموو هاوڵاتیان هین هەموو ئەو کەسانی کە ئێستا گوێگرن ئێمە زۆر شۆن هەیە خەندەقمان لێدا و بەڵام ئێستا تێپەڕین بۆ ئەو بەرخەندەقەکە یعنی کە خەندەقمان لێدا و پێشتر ئێستا چونە ناوچەیەکی ترمان ڕزگا کردووە لەو بەرخەندەقەکە ینی خەندەقەکانمان تێپەڕاندووە لە کەلێمانداوە پێشتر ئێستا جارێکی تر دەین بڵێن شۆن یعنی شۆنی بڵێن بەرگریکردن دروست دەکەین لەو ناوچانەی کە تازە هێزی پێشمەرگەی چووە و ڕزگاری کردووە. بەڵێ بەڕێز جەباریاوەرە میدانی گشتی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە ماوەی ڕابردوودا لە بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵ. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە تەوەری دووەمی بەرنامەکە پاش ناوبڕێک پێتانەگەن. جارێکتر سڵاو. لەم ڕۆژانەدا فەرمانێک بە واژۆی پارێزگاری سلێمانی دەرچووە کە لە ناوەڕۆکەکەی داهاتووە لە پێناو گەشە پێدانی بواری گەشتیاری و ئابووری لە پارێزگای سلێمانی و پابەندبوون بە دەستوری عێراقەوە خان و زەوی بە ناوی هاوڵاتیانی عێراقی و بیانی لە پارێزگای سلێمانی تۆمار بکرێت. لەم تەوەرەی بەرنامەکە گفتوگۆ لەسەر ئەو فەرمانەی پارێزگای سلێمانی دەکەین ئەویش بە میوانداری سالار مەحموود ئەندامی پارلەمانی کوردستان لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک سالار ئەم کاتت باش یعنی ناوەڕۆکی فەرمانەکە شتێکی باشی لە خۆ گرتووە کە گەشە پێدانی بواری ئابووری و کەرتی گەشتیاریە لە پارێزگای سلێمانی یعنی ئەم بابەتە خراپی چییە ئەگەر ئامانجی دەرکردنی ئەم فەرمانە بەم شێوازە بێت. بەڵێ سڵاوتان لێ بێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان دیارە هەموو کوردستان پێویستی بە گەشەپێدانی ئابووری و بازرگانی و گەشەکردنی هەمەلایەنە هەیە چونکە ئەو خەیرانە دارایی و ئابووری هەیە پێویستی بە دەرەتانی تازە و پێویستی بە دراسەکردنێکی نوێ هەیە بۆی بەشێک تاویزی ئەو خەیرانانە بکرێتەوە بەڵام
بەندە و کۆندامێکی پەرلەمانی کوردستان کاتێک بڕیارێکی لەم جۆرە بینم جا لە پارێزگای سلێمانی بدریان لە هەولێر یا لە دهۆک یا لە هەڵەبجە لە گەرمیان بۆ من جێگەی هەڵوەستە لە سەرکردنە کاتێک کە ئەزانم تەداعیاتی پشت ئەم بڕیارە کۆمەڵێک سلبیاتی لێکەوێتەوە ئەوش بە پێویستە بە پرۆسەی تعریب و ئەگەرەکانی تعریب لە کوردستانە ئەو بڕیاری کە پارێزگاری سلێمانی دەری کردووە لە ڕاستیدا پێویستە بخرێتە بەردەم مناقەشەیەکی گەرموگوڕی هەموو لایەنە پەیوەندیدارەکان چونکە ئەمە تەنها پرسێک نییە پەیوەندی بە جەدوای بازرگانی و گەشتیاریەوە هەبێ ئەوەندەی پەیوەندی بە پرسی نەتەوە و نیشتیمانەوە هەیە چونکە ئێمە نەتەوەیەکین لە ڕابردوودا تعریبمان بەسەردا هاتەوە و لا یەزال سیاسەتی تعریب دوای ڕۆیشتنی ڕژێمی تعریب کە ڕژێمی باز بوو هێشتا کە لا یەزال بەردەوامەوە هێشتا کە ئێمە نەمانتوانیوە ئاسەواری تعریب لە کوردستاندا بە جۆرێک لە جۆرەکان ڕابماڵین چ جای ئەوەی کە لە ڕێگەی چارەسەرکردنی ئەگەری خەیرانێکی بەشێک لە خەیرانی ئابوووریەوە و دەرگایەکی گەورە لە ڕووی نیشتیمان و نەتەوە بۆ مەترسیەکانی تعریب بکەینەوە بۆیە من ڕامایە ئەو بڕیارە پێویستی بە جەدەلێکی هەمەلایەنە هەیە هەرچەندە دڵنیام وەکو پێویست ناچێتە بواری جێبەجێکردنەوە و پێویستە ئەنجومەنی پارێزگا و حکوومەتی هەرێمی کوردستان حزبە سیاسەکانی کوردستان باش دراسەیەکی ئێمەسرەی لەم بابەتە بکەن اینجا بڕیاری لێ بدرێت چونکە ئەمە ڕەهەندی جاجای هەیە یعنی ئەم بڕیارە طبعاً لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان کارایە بە پێی دەستوری عێراقی کە هەموو هاوڵاتێکی عراقی مافیەوەی هەیە کە لە هەر پارێزگایەک بێت دەتوانێت نیشتەجێ بێت و یەکەی نیشتەجێبوونەکەی بەناوە بکرێت یان ئەو پارچە زەویەی دەیکڕێت. ینی من پرسیارم کرد لە پەرلەمانی کوردستانیش تا ئێستا بڕیارێکی وان نەهاتووە کە یان بڕیارێکی وانە ئێلغای ئەم بڕیارە بکات کەواتە لە هەموو پارێزگاکانە کارایە ئەم بڕیارە. ئەمە زیانی بۆ ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان لە کاتێکدا ئێستا ئەوترێت لە 28 هەرێمی کوردستان پێکاتوە لە ئاوارەکان. کاکە ئەزانی چۆنە بۆ پرسێکی لەم بابەتە کاتێ قسە لەسەر دەستورەکرێەوە دەستورەکرێتە حەکەم و مەحەک ئەبێت دەستورەکە وەکو خۆی بخوێنرێتەوە هەر لە ناو دەستورەکەدا ئەڵێ هەموو هاوڵاتێکی عراقی بۆی هەیە مڵکی هەبێت لە هەموو شوێنێکی عراق بەڵام فەقرێکی تری هەیە بەڵامێکیشی تێدایە ئەو بەڵام بە شەرتێک نەبێتە باعیسی تەغیری سوکانی لە هەرێمی کوردستاندا ئەم سیاسەتە پەیڕۆ بکرێ گۆڕانکاری دانیشتوان دروستە بێ. ئێستا لە شارێکی وەکو کفری یان کەلار یان شەقڵاوە یان هەر مەخمور یان هەر شوێنێکی تر تەماشا بکە خەریکە ڕێژەی دانیشتوانی عەرەب دەبێتە ڕقەمێک کە پارسەنگێک لا ئەکاتەوە. ئەمە هێشتا کە بڕیارێک نەدراوەکە خەڵکی عەرەب بتوانێت مڵک و ماڵی هەبێ و تەملیکی هەبێ کە کاتێک کە بە بڕیارێکی فەرمی ئیداری ئەمە تەملیکیان بۆ کرا بێگومان ئەمە جگە لەوەی ئەوانە ئەمێننەوە بە شێوەی کێمیشی و دەرگا کاتەوە بۆ هەزاران خەڵکی تر ململانەی عێراق لە بەرچاوە کە ئێستاکە زەمین و شار و خەڵ بەدەست و نەکانەوە نەماوە هەڵەکشێن بەرەو کوردستان و سیاسەتێکی بە شیعەکردنی جنوب و باشووری ناوەڕاستی عێراقەیە و ئەمانە کە دەرەتانیان نابێدێنە کوردستان تۆ دەرگیان بۆ بکەیتەوە مڵک و ماڵ بکڕن سبەینێ بۆ ئاگداریتان سعودیە قەتەر تورکیا وڵاتانی ترکە پشتیوانی جەبهەی سونیەکان لەوانەیە نیوەی کوردستانیان بۆ بکڕن بێنەوە ئەو کاتە تۆ هێشتا کە ئاسەواری تعریبت لە دووس و لە داقوق و لە مەخمور و لە قەرەتەپە و جەبارە و سعدیە و جەلەولا و دەوروبەری خانەقین و مەندەلی ساڕێژ نەکردووە چ جای ئەوەی هەڵکشێ بۆ شارەکانی تری کە عمقی کوردستانن بۆیە ئەم بڕیارێکە من ڕوبەڕووی ئەبمەوە کە بە تایبەتی لە پارێزگای گەرمیان ئەوە قابلی قبول نیە جێبەجێ بکرێ. زۆر بەسپاسەوە لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان قسەمان کردووە کە ئەوان پێشتریش مەترسیەکانی ئەم پرسیان درک پێ کردووە لە ئایندەشدا بڕیارێکی لەم بابەتە ناشتە ژێرباریان و ئیدارەی گەرمیان بە تایبەتی خوسەتی خۆی هەیە لە بەرامبەر ئیداری پارێزگای سلێمانیدا. بەڵام بۆ پارێزگای سلێمانیش کە شارێکە لە ئێستادا ئەبێ باشتر پرسە کەلتوری و نەتەوەی و نیشتیمانیەکە وەکو پایتەختی ڕۆشنبیری دەست پێوەگرین تەنها بۆعدە ئابووری و گەشتیارەکەی لێک نەکدرێتەوە لەبەر ئەوە من ڕامایە کە کۆمەڵێک ئەسبابی تر هەن کە واکەن پیاچوونەوە بەم بڕیارە بکرێ و لە هەمان کاتە خاڵێکی جەوهەری تر ئەوەیە ئەگەر پێویستە بە پسپۆڕیەک بە ئوستازێکی جامیعە وەزیرێک لە عێراق یان کاربەدەستێک یان بزنسمانێکی گەورە یان عەقڵمەندێکی گەورە لە عەرەب لە عێراق بێت لە کوردستاندا شوێنی هەبێ نیشتەجێ بێت خانووی بۆ تەملیک بکرێ نادرێن هەموو قاعیدەیەکی گشتی هەیە
ئستثنای تێدایە بەڵام بە شێوەیەکی کراوەی بۆ هەموو هاوڵاتیان پێم وایە ئەمە مەترسیەکی گەورەی نەتەوەی و نیشتیمانی بۆ ئێمە دروستەکە. باشە یعنی کەواتە ئەوەنەیەوە زانیاریتان هەبێ با بڵێن ئیداری گەرمیان ئەم بڕیارە این ناکات ینی جێبەجێ ناکات. بێگومان من ڕام وایە لە پارێزگای سلێمانی و لە هەولێر و لە دهۆک و لە شوێنەکانی تریش ئەم مەسپرسە قابلی جێبەجێکردن نییە وابێ بە شێوەیەکی تر بخوێندێتەوە و دراسە بکرێ بەڵام ئەمە بە ئاراستەیەک دنە نەدرێت کە دژبێ بە پارێزگای سلێمانی یان خودی جەنابی پارێزگار چونکە ئێمە کێشەکان نەشەخسین نەعیلاقی بە هیچ بارودۆخێکەوە هەیە بەڵکو ئێمە قسە لەسەر سیاسەتێکەکەین کە لە ڕابردوودا پەیڕەو کراوە لە ئێستادا ئەبێ ئەو سیاسەتە ڕوبەڕوو بینەوە نەک بە جۆرێکی ترکە قەیرانی ئابووری وا بکە ئێمە مەترسیە گەورەکانمان لەبیر بچێتەوە. کوردستان نە ئیماراتە نە قەتەرە نە تورکایە کە بانگەواز ئەکرێ هەر هاوڵاتێک لە هەر کوێیەکی دنیاوە بێ ئەتوانێ مڵک و ماڵ بکڕێ. ئێمە دەوڵەت نین ئێمە هێشتا مەترسی تعریب و لە ناوچوونی تەجروبەکە و هێشتا کە ئاسەواری تعریب هێشتا شۆڤێنێتی عەرەبی 1100 کیلۆمەتر لە جەبهەدایە لەگەڵ ئێمە لەبەر ئەوە لە کەرکووک ئێمە کێشەی گەورەمان لەسەر ئەم پرسانە هەیە یعنی ڕجاءن ئەمە وەکو خۆی لێک بدرێتەوە کە ئەمە لە مەترسیەکی جەوهەریەوە سەرچاوەگرێ ئێمە قبولی ناکەین نوێنەری خەڵکی کوردستانین و دەبێ حکوومەت و پەرلەمان و لایەنەکانی تر لەسەر ئەم پرسە هەڵوێستی جدیان هەبێ و لە ڕێگەی ئەم دەرفەتەوە داواکەم لە هەموو لایەنە سیاسیەکان یەک و یەک ڕیز بن تەبا بن پەرلەمان تەفعیل بکەینەوە حکوومەتەکە بکەینەوە حکوومەتێک کە لەسەر پێی خۆی بۆسێ بۆەوەی هەوڵ بدەین پێکەوە هەر سیاست و بڕیارێک جەبەجێکرێ سیاستێکی نیشتیمانی بێ لەسەر ئاسی کوردستان و بڕیارێکی نیشتیمانی بێ لەسەر ئاسی کوردستان ئێمە لەگەڵ ئەوەی لامەرکەزیت بۆ پارێزگاکان هەبێ بەڵام لامەرکەزیت لە پەرلەمانی کوردستانەوە بۆ دهۆک و بۆ گەرمیان و بۆ هەڵەبجە و بۆ هەولێر وەکو یەک بێ بۆ کەرکووک بۆ یەک بێ ئێمە دەرفەتێکمان هەیە ئێستا دوشمنەکانمان لاواز بوون بتوانین ناوچەکانی تر بێنەوە سەر کوردستان و بە پرۆسەی تعریب کە لە ڕابردوودا لە خانەقینەوە بۆ مەخمور و کەرکووک و دووز و شنگال جێبەجێکراوە ئەو ئاساوارانە بسڕینەوە و ناکرێت ئەم مەسەلانە بە دابشکراوی و تەماشا بکرێت چونکە ئێمە دوژونەکانمان یەکن ئەبێ خۆمان یەک و یەکگرتوو بین ئەم پرسانە پێویستی بە بڕیارێکی نیشتیمانی هەیە بڕیارێکی یەکگرتوو هەیە ئەبێ حکوومەت و پەرلەمان لە پرسە نیشتیمانیەکاندا خاوەن بڕیار بن نەگەڕێتەوە ئەم پرسانە بۆ پارێزگاکان بەتەنیا. بەڵێ ینی لە دوای دەرچوونی ئەم بڕیارەوە کۆمەڵێک کاردانەوە بینرا بەڵام پرسیارەکەی منەوەیە بۆچی ئەم کاردانەوانە بۆ پارێزگای سلێمانی بۆ شێوازە بێت لە کاتێکا ئێمە ئەبینین لە کەرکووک ژمارەی ئەو ئاوارانەی کە هاتوونەتە ناو کەرکووک ئێستا نزیکەی 500,000 تێپەڕاندووە یعنی ئەمە لە کاتێکە کە هەموو لایە کەزانانی حکوومەتی عێراقی بڕیاری یاوە کە کۆبۆنی خۆراک نەکاتە سەرچاوەیەک بۆ با بڵێن لە داهاتووە بۆ دەنگدان یان بۆ نیشتەجێبوون یان بۆ جیاکردنەوەی خەڵکی پارێزگاکان لە پارێزگاکانی دیکە هەروەها یان بڕیاریەوەی داوە کە هەر هاوڵاتیەک لە 3 ساڵ زیاتر لە هەر پارێزگایەکە بوو ئەتوانێت نەفوسی ئەو پارێزگایە وەربگرێت یان نەفوسەکەی بگوازێتەوە بۆ سەر ئەو پارێزگایە. ئەم بڕیارە بە تایبەتی بۆ سەر کەرکووک چەند زیانی هەیە لەسەر گۆڕینی دیموگرافیای کەرکووک. خۆی لە ڕووی استراتیژیەوە هەرێمی کوردستان و حزبەکانی کوردستان سوور نەبوون لە سڕینەوەی ئاسەوارەکانی تعریب و ڕاگواستن و تەبعیز. بۆیە تۆ بزانە کێشەکانی ئێمە لە نێوان بەغدادا لەسەر چییە؟ ئەو لەوێت مادەی سەوچلە ئەو ناوچانەیە نەخێر نەوتە بودجەیە هەندێک شتی شکلی ترە پۆستە اینجا ئەگەڕێتەوە سەر مەسەلە استراتیژیەکان. بۆیە ئێمە دوای تێپەڕینی سیوێکی 2007 کە دواوە دەبوو بۆ جێبەجێکردنی مادەی سەوچل ئەوە چەند ساڵەوە 10 ساڵ بەسەر ئەو مادە دەستوریات تێپەڕیوە هێشتاکە وەکو خۆی مادەکە جێبەجێنە بەڵام ئەمری واقع وە سیاسەتی دیڤاکتۆ وای کرد کە ئێمە بتوانین لەو مەنتیقانە بمێنینەوە بەچی بە بەخشینی خوێنی هەزاران ڕۆڵەی کورد و کوردستان. لە ئێستاشدا ئەو ئاسەوارانە ماون ڕاستە سنوورەکە چۆتە خوار کەرکووک ڕاستە ئێمە ناوچەیەکی زۆرمان بەرفراوان ئازاد کردووە بەڵام هێشتا کە مەترسیەکانی تعریب لەو ناوچانە هەنووکو خۆ دوتووە. یعنی لە ڕابردوودا خەڵکی دانیشتوانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بۆیان نەبووە لە کوردستانە مڵکوماڵ بکڕن ئێستا چۆن دەرفەتە درێ بە خەڵکی تر لە ناوچەکانی باشوور و جنوبی عێراق بێ مڵکوماڵ تاپۆ بکە. یعنی خەڵکێکی کەرکووک خەڵکی خانەقین خەڵکی مەخمور و شنگار بۆیان نەبووە لە هەولێر لە دهۆکیان لە هەڵەبجەیان
لە سلێمانی مڵک و ماڵیان لەسەر تاپۆ بکرێ بۆ چونکە ئەوان لەسەر ئەو ناوچانن بۆی مەسەلە کوردستانیەکە کەمتر نەکاتەوە چ جا ئەوە تۆ ئەوە قبول ناکەی لێرە دەی بڕیار بدەیت کە خەڵک لە باشوور و جنوبی عێراقەوە بێ مڵک و ماڵ بکرێ ئەمە چییە پەرەپێدان بێ بە دروستکردنی باڵەخانە و شوێنی نیشتەجێبوون جەدوە ئابوووریەکەی بەرزکردنەوەی باڵەخانە و شوێنی نیشتەجێبوون لە ڕووی ئابوووریەوە ئەوەندەی ئاسەواری سلبی و گەندەڵی دەکەوتەوە ئەوەندەی دەستکەوت نەبوو ئێمە لەگەڵ ئەوەین باڵەخانە هەڵبچێ و ئەزمەی نیشتەجێبوون نەمێنێ بەڵام جارێکی تر تاکی دەکەمەوە ئێمە تورکیا و قەتەر و ئیمارات و شوێنەکانی ترین ئێمە کیانێکین هێشاکە تەجروبەکە لە بەردەم مەترسیدایە چ جای ئەوەی هەڵسوکەوتی خۆمان چەند جوانە لە ناوگەڵ خۆمانە شەرم لە هەموو وڵاتانی دنیاکەین شەرم لە خۆمان ناکەین و سازش بۆ یەکتری ناکەین سازش بۆ دەرەوەمانەکەین بۆ ناوە ناکەین ئەم بڕیارانەشی بێتە سەر پێم وایە ئاسەواری خراپیە بێ بۆ سەر ئایندەی کوردستان باشە ینی لەم ماوانە باس لە بابەتێکە کرێویش بە هەرێمکردنی کەرکووکە یان ڕێفراندۆم بۆ جارێککە گەڕانەوەی کەرکووکە بۆ سەر هەرێمی کوردستان هەبوونی ئەو ژمارە زۆرەی ئاوارە کە وتمان زیاتر لە 500,000 ینی بە پێی دوایین هەڵبژاردن کە لە کەرکووکا کرا هەموو ئەو دەنگانەی کورد بەوەی دەرچوە و دەرنەچوە گەر کۆی بکەینەوە نزیکەی 250,000 دەنگە ئەنی ئەم بابەتە چەندێک کاریگەری لەسەر ئایندەی کەرکووکە بێت کاک سالارەگەر بە جددی لێ نەپرسرێتەوە. بەڵێ کاکێکیان ئەبێ پارتیوێکێتی مراجعەیەکی جددی خۆیان بکەن لە سیاست و ڕفتار لە کوردستان و بە تایبەتی ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێم و بە چڕتریش لەسەر کەرکووک پرسی دوو ئیدارەیی و دوو دائیرەیی و دوو ڕێوشێن کۆتایی پێ بهێنرێ بە تایبەتی مەترسیەکانی داعش دوورکەوتونەتەوە کەرکووک بەشێکە لە کوردستان لە ئێستادا هەر قسەیەک لەسەر پرسی بە هەرێمکردنی کەرکووک پێچەوانەی مادەی 140 دەستوری هەمیشەی عێراقا و ئێمە ئەوە بڕاوەتەوە سیاسەتی دیڤاکتۆ مامەڵایەکرێت کە کەرکووک بەشێکە لە کوردستان ئێمە لە پەرلەماندا کە هەندێک لە یاساکانیشمان دەرکردووە یاساکانمان بۆ کوردستان دەرکردووە بۆ هەرێمی کوردستان هەرێمەکەمان لێکردووە بۆ ئەوەی شوملی ناوچەکانی تری کوردستان کاکە لە دەرەوەی هەرێم بوون کەرکووک بەبێ کوردستان بەبێ کەرکووک نوقسانیە هیچ کەس و هیچ لایەن و هیچ جەبهەیەک بۆی نییە ئبداعاتی تازە لە ڕووی سیاسیەوە بکە ئەمە استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە استراتیژی شۆڕژەکانی پێشووتر بووە مامجلال خۆی ڕایەگەێنێکە کاتێک کە چۆتە بەغا بۆ پرسی کەرکووک و بۆ یەکلاکردنەوەی پرسی کەرکووک لە بەغدا بووە پێم وایە سەرکردەکانی تریش کەمیان نەکردووە بۆ کەرکووک وە کەم کەرکووک لەسەر زاریان نەبووە بەڵام ئەمە ئەبێ لە گفتارەوە ببێ بە ڕفتارێکی جەوهری و دەرفەت نەدرێ ئەستەن پرسی بە هەرێمکردنی کەرکووک قابلی جەدەل بێت لە کەناڵەکانی ئەعلامیش وڵاتیدا چونکە ئەمە خستنەوەی دوودڵی و دڕدۆنگیە لە نێوان پێکاتە کۆڵایەتیەکانی خەڵکی کوردستان و شارەکانی خەڵکی کوردستان کەرکووک چەقی کوردستانە کەرکووک هیوای پارچەکانی تری کوردستانە ئێمە هەموو خوێنە پیاوی گەورەی وەکو حسەی مانسوور و هەژار و پیاوی گەورەی وەکو شێرکۆشوانی و دەیان پێشمەرگە و سەدان پیاوی قارەمان لە پێناوی کوردستانێتی کەرکووک شەید بوون هەرگیزا و هەرگیز قابلی جەدەل نییە پرسی بە هەرێمکردنی کەرکووک ئەمەش ئەبێ زەنگێک بێ قسەکردن لە سەرپرسی دوو ئیدارەی لە کوردستاندا و مامەڵەکردن بە زیندووکردنەوەی ئاسەوارەکانی دوو ئیدارەی کە لە ئاسەواری شەڕی ناوخۆ بوون و بە سیاسەتی تاریکی تورکیا ڕنگڕێژ بە تەواوەتی کرا نابێ ئەم جەدەلانە و ئەم هەڵڕەفتارانە و ئەم هەڵزوو قبول بکرێ ئەمڕۆ دەرفەتێکی گەورە بۆ کورد و کوردستان هاتوتەکایەوە ئەو خەیرانانەی کە هەن هیوادارین ببێتە باعیسی پیاچوونەوە کاتێک کە بوو باعیسی پیاچون لەلایەن حەزبە سیاسیەکان ئەتوانین دەرفەتەکان بە ئاسانی بقۆزینەوە چونکە دژمنەکانی ئێمە لە ئێمە کەمتر ئەزمە و خەیرانیان نییە لەبەر ئەوە بارودۆخی ناوچەکە لە گۆڕانکاریە ئێمە ئەبێ ئیش دەسەر ئەوە بکەین ماڵی خۆمان یەک بخەین بۆ ئەوەی زۆر بە ئاسانی بتوانین زاڵ بین بەسەر هەر ئەگەرێکدا بۆنە بڕارێکی لەو بابەتەی پارێزگای سلێمانی کە دەرچێت کە ئێمە قەوارەکەی خۆمان زەمات کرد توانیمان پشتیوانی نێودەوڵەتی پەیدا بکەین مەترسیەکمان لەو بابەتە نابێت بەڵام ئێمە نەمان هێشتا کە تەجروبەکە هەشەواتە نەخەملیوە کێ مەسئولە کێ لە کابینەی یەکەمەوە لە حکوومەت و پەرلەمان بوو ئێمە بووین ئێمە لێ مەسئولون حزبەکانی ئێمە لێ مەسئول بۆ ئەبێ پیاچوونەوەی جدی بکرێت بۆ ئەوەی ئەو دەرفەتەی هەیە بقۆزێتەوە بە ئایندەی بۆ ئەوەی ئایندەی کورد و کوردستان لە دەست خۆمان بێ خەڵکی تر قەراری لێنەدا لەسەر ئەو بڕیارەی پارێزگای سلێمانی ینی پارێزگاری سلێمانی کە باڵێن داوای کردووە مڵک و زەوی بە ناوی هاوڵاتیانی عێراقی و بیانی بکرێت ینی ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردووە خودی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێشتر داوایەکی وای هەبوو کە کار بەو بڕیارە نەکرێت ئەگەرچی لە دەستوری عێراقیە هاتووە
باشە لە کاتی ئێستا ئەبێت چێ بەدەم ئەم بابەتەوە بێت یعنی ئێوە پێتان وایە ئەبێت چی بکرێت بۆ ڕاگررتنی ئەم بابەت بەڵێ نابێ بە هیچ جۆرێک پشت بەسێ بە پرسی دەستوری هەمیشەی عێراق دەستوری هەمیشەی عێراق حەقێکی بە خەڵکی کوردستان داوە کە ئێمە مەترسی تعریب و ڕاگواستنمان لەسەر بووە بە مادەیەکی سەریحی دەستوری عێراقی هەر جۆرێک لە تەملیک ببێتە باعیسی گۆڕینی سوکانی ئێمە ئەتوانین ڕێگەی لێ بگرین ئەمەش ئەبێت و لە ئێستادا خۆتان نزان دوای هاتنی ئەو ملیۆنان ئاوارەیە ئێستا نزیکەی 2 ملیۆن ئاوارەی عەرەب لەسەر کوردستانە لە 130 دانیشتوانی ئێمە ئاوارەی عەرەبن کە بەشێکی زۆریان لە کەمپەکان نین ئەمانە لە پرۆسەی هەڵبژاردن لە ململانەی سیاسی لە بارودۆخەکانی تر ئەتوانن ڕنگدانەوە و تەسیریان هەبێ بۆیە ئەم پرسە حکوومەت لی مەسئولە بە دەرەجە یەک پەرلەمانی کوردستان لی مەسئولە تەنزیمی بکاتەوە وەڕێکی بخاتەوە بیریشمان نەچێ کاکی خۆم لە هەولێر لە دهۆک ئاسەواری تعریب کەمتر نییە لە سلێمانی زۆر زیاترە و ئەوەی ئێستاکە لە هەولێر بەبێ بڕیار بۆ خەڵک مڵکوماڵ تەملیکەکرێ زۆر زیاترە لە پارێزگای سلێمانی ئێمە متابعی ئەوەشمان کردووە ڕاستە لە پارێزگای هەولێر بڕیارێکی لەو بابەتە نییە ئەنجومەنی پارێزگا بڕیارێکی لەو بابەتە نەبە بەڵام بە تەسیراتی شخصی بەشێکی زۆر لە شوێنە گرنگەکانی هەولێر ئێستاکە خەڵکی عەرەب کڕیوێتی و تەملیکیشی کردووە کە ئەمە زەنگێکی مەترسیدارە زەنگێکی خەتەرە ڕوبەڕووبوونەوەی ئەم بڕیارە بۆ هەموو کوردستانە بۆ هەموو پارێزگاکانە چونکە مەترسی تعریب لەسەر دهۆک کەمتر نیە لە سلێمانی لەسەر هەولێر کەمتر نیە بە پێچەوانەوە مەترسی تعریب وەکو جوگرافیا لەسەر پارێزگای سلێمانی کەمترە لەسەر دهۆک یان هەولێر یان گەرمیان یان کەرکووک بۆیە سلێمانی ئەتوانین بڵێن لە پشتەوەی ئەم پرسانەیە بەڵام ئەم خوێندنەوەی ئێمە خوێندنەوەیەکە بۆ هەموو کوردستان و دەرکردنە بە حقیقەتی ئەم مەسەلە چونکە دوجار ئەمە پرسی زمان پرسی کەلتور پرسی تۆ ڕیکلامەکانی ناوشارە بینی بەشی زۆری عەرەبی ئێستاکە بە پێچەوانە ئەوەی کە لە ساڵانی ڕابردوودا هەموو کوردی بوون یا کوردی و ئینگلیزی بوون ئێستا بەشێکی زۆری کاریگەری ئەم پرۆسەیە لەسەر پرسی زمان و تەنانەت لەسەر کەلوپەل لەسەر جلوبەرگ زۆر تەسیری کردووە بەڵێ بەڕێز سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ ئەوەی لە بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵمان بووی سپاس بۆ سەرنج و زانیاریەکان بەڵێ بینانی بەڕێز و خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی بەرنامەی باسی ڕۆژ کادیدار بەخواتان ئەسپێرێ